ئافرەتی ساڵیحە ئەگەر بیەوێ ژنێکی ڕاستەقینە بێ بەڕاستی ئەبێ گوێڕایەڵی مێردەکەی بێ. جا بڕۆ هەموو ئاماری نێودەوڵەتی بخوێنەوە، ئەوە دەروون ناسان، ئەوە کۆمەڵ ناسان، ئەو کەسانی کەوا دەرونی مرۆڤ بەڕاستی وەکو خۆی لێ حاڵی بوون، ئەڵێن خۆشبەختترین، سەرکەوتوترین، بەمراد گەیشتوترین ژن ئەو ژنانن کە بەڕاستی گوێڕایەڵی مێردن. هەر ژنێک بەڕاستی کە شووی کرد ئامادە بوو گوێڕایەڵیەک لە سنووری شەرعدا بۆ مێردەکەی دەرببڕێت، دڵنیا بن ئافرەتێکی سەرکەوتووە، ئافرەتێکی تێگەیشتووە، ئافرەتێکی بەختا، یعنی بەدبەخت نییە، خۆشبەختە، بەڕاستی بەمرادی دنیا و قیامەتی خۆی گەیشتووە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ باشترین ئافرەتان ئافرەتانی قوڕیشن لەبەر دوو سنف، لەبەر دوو سیفەت کە تێیاندایە. ئەمە لە بوخاری و موسلیمان فەرموودەیە هاتووە ئەحناه على ولد في صغره، بەڕاستی دایکێکی میهرەبانن بۆ مناڵ لە کاتی بچووکیدا، بەڕاستی دایکێکی میهرەبانن، بەڕاستی دایکایەتی هەر لە خۆیان دەوەشێتەوە، ئەو مناڵە چەند بە نازداری و بە جوانی و بە ئەدەبەوە پەروەردە دەکەن. دووەمیان وأرعاه على زوج في ذات يده. حافظی ابن حجری عسقلانی لە فتح الباری لە مجلدین و لە پڕی 150 دەفەرمێ تەرک التەبذیر في الإنفاق، ئافرەتانێکن دەست بە ماڵەوە دەگرن، زیادەڕۆیی ناکەن، بەڕێزان بڕیار دەدەن ئەگەم کابرا ماڵێکی کەمیشی هەبێ بە بەرەکەتی ئەم ئافرەتە دەست پێوەگرە زۆری دەکا. ئەگەر موچەکەی 400,000 بێت نایهەڵێت تووشی قەرزاری بێ، ئەگەر زیادی کرد پاشەکەوتی لێ دەکا. هەروەها لمانایەکی تری وأرعاه على زوج في ذات يده، ئافرەتێک کە بەڕاستی دەوری ئافرەتایەتی خۆی ببینێ، ئەگەر مێردەکەی دەست کورد بوو حەیای نابە. ئەی چەکە ئەم پیاوە ساڵانێک خزمەتی کردووی زۆری هێناوەتەوە، ئێستا بازاڕی نەماوە، ئێستا شکستی هێناوە، ئێستا نەخۆشی ڕووی تێکردووە، ئێستا بارودۆخی وڵات وەکو پێویست نییە، ئەڵێ پیاوەکە قەی چەکە ئەوەندە ئازاری خۆت مەدە، هەتا زۆرمان هەبوو زۆرمان خوارد، پاشەکەوتێکیشمان کرد، ئێستا کە کەممان هەیە تۆ زۆر ئازاری خۆت مەدە، ئەوەندە خۆت ماندوو مەکە، ئێمە بە کەم قەنەعەت دەکەین. دەی وەڵڵی هەر خوشکێکی بەڕێزی ئێمەش ئەگەر ئەم دوو سیفەتەی تێدا بێت، دایکێکی میهرەبان و پەروەردشیارێکی باش بۆ منداڵەکان لە بچووکیدا کە باوکیشیان لە ماڵ نێشوێنی باوکیشیان بۆ پڕ دەکاتەوە، هەروەها دووەمیشیان لە کاتی نەبوونی و دەستکورتی هاوسەرەکەیدا دەست پێوەگرەوە، ئەگەر شتێکی زیادیان هەبوو بە فیڕۆی نادا و دەستی پێوە دەگرێت. بەڕێزان ژنی چاک قانیتات، یعنی بەڕاستی بڕیاری داوە لەگەڵ هاوسەرەکەیان ئیسراحەت دەکات. ژنی چاک ناتۆرێ، هەر پیاوەکە وتی ئەو چێشتە گەرمە ئەو چای سادە بڵێخوا حافیز ماڵ بەجێ دڵم تەلەفۆن بۆ باوکو براکەی بکە وەرن بە شوێنی ئەو بەخوا دەتۆرێم. نانا قانیتاتون گوێڕایەڵتم، ئێمە بڕیارمان داوە هاوسەر بین، ئەم وشە کوردیت چەند جوانە، بەبێ یەک نابێ سەر بخەینە سەرسەرین. لا کۆتایی ئەم بەشەدا پێش ناوبڕ بەسەرهاتێکی واقعی ئەم کوردستانتان بۆ باس دەکەم. مامۆستا مەلا ئەحمەدی شەریعە لە کتێبی پاییز زەبرادا لە بەرگی یەکدا لە چاپی دووەمدا، ئەم کتێبە 3 جار چاپ کراوە، لە چاپی دووەمدا لە لاپەڕی 68 لە بەرگی یەکەمدا دەفەرمێ کابرایەک هەبوو لە منتیقەی شارباژێردا بە ناوی حاجی شوێغا تۆفیق. بەڕێزان ئەمانە ڕووداوی ڕاستەقینەن، کاراکتەرەکانی دەیجێڕنەوە بۆمان و کە سوکاریان هێشتا لە ژیاندان، جێگەی سەربەرزی و چاولێکردنی میلەتی ئێمن. ئەڵێ ئەو حاجی شوێغا تۆفیقە کوێخای دەیەکی بچووک بوو، بەڵام لای کوێخاژن لای حاجیژن پیاوێکی زۆر گەورە بوو، هەرگیز نەدەبوو ئەو پیاوە بێتە ژوورە و ئەم ژنە لە بەرزەپێ لە بەری هەڵنەستێت، دەست لەسەر سنگ، بەڵێ قوربان، بەڵێ حاجی گیان، بەسەر چاوان، هەر سەر چاوانی بوو، هەر دەست لەسەر سنگرتن بوو. ئەیگوت لە لای خەڵکان، لە لای میوانەکانی، لای خزمەکانی ئەیگوت ئەو هاوسەری من کوێخای گوندێکی بچووکە، بەس وەڵڵی پیاوێکی ئەوەندە بە شەهامەتە حەقی ئەوەی هەیە سەرۆکایەتی هەموو دنیای بدەیتە دەست هێستا کەمە. ژیانێک پڕ لە ڕێز و خۆشەویستی، ژن و مێردێکی نەخوێندەوار. بڕێزان ژن و مێردایەتی هونەرە، فەنە، سەلیقەیە، نەک زۆر زانین و زۆر خوێندنەوە. ئەمانە لە کوێرکە گوندێکە دوو کەسی نەخوێندەوار هیچ پەیمانگە و زانکۆیەکیشیان نەخوێند بوو، نزیکی 60-70 ساڵ تەمەنی هاوسەری بڵ پەڕی خۆشەویستی ژیان لەگەڵ یەکترە. ساڵی 2006 ئەو مام حاجە کۆچی دوایی دەکا، کاتێکە کۆچی دوایی دەکا حاجی ژن ساغ و سەلامەتە، لە پرسەکەیە لەبەر چاوی هەموو خەڵکە دەڵێ یا ڕەبی حاجی خۆی پەروەردگار لێت خۆش بێ، یەخوا من چەندل لە ڕازیم، خوا هەزاران جار ئەوەندە لێت ڕازی بێ، یەک دوعام هەیە یا ڕەبی خوای ئەو دوعایم وەرگری، حاجی تۆفیق یا ڕەبی لەم شەو زیاتر بە تەنیا نەبی. سبحان الله، حاجی دەوری عەسر مردووە،
شەو ئەم دوعای کردووە بەیانی کە ڕۆژ دەکەنەوە نزیکی چەشتەنگا و نوێیش چەشتەنگا و دەکا حاجیژن بەبێ ئەوەی نەخۆش بێ بەلادا دێ یەکسەر دەمرێ حاجی تەنها یەک شەو بەتەنیا لە قەبرەکەیان مایەوە دوعاکەی حاجیژن خۆی پەروەردگار وەریگرت یەخوا حاجی بەتەنها زیاتر لەم شەو بەتەنیا نەبی ئێمە بڕیارماندا بوو لە بەهەشتی شا بەیەکەوە بین ئەبێت لە قبری شا لە تەنیژیەکەوە بین نابێ بە جێمبێڵی خۆزگە هاوسەرانی ئێمەش ئاوا بوونایە بەڵام بەداخەوە زۆربوونی تەڵاق خۆکارەکەی چییە؟ ئافرەت و پیا و بەتایبەت هەردوو لا یان جاری واژنەکە بە زۆری لەسەر پێیە لە دەرفەتێک دەگەڕێ پیاوێک جارێک شتێکی نەبێ قسەیەکی بەدڵی ئەو نەبێ یەکسە بڵێ ماڵەکەت بۆ بەجێ دێڵ و خواحافیز